نزیکەی 2 ساڵە هێزەکانی عێراقی نەیانتوانیوە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش ببن و ناوچەکانی ژێردەستیان کۆنتترۆل بکەنەوە. لە چوارچیوەی بەرفراوانبوونی مەترسی داعش چەند وڵاتێکی عەرەبی و بیانی سوپایەکی بەناو هاوپەیمانی ئیسلامیان دامەزراند، بەڵام ئەم هاوپەیمانە لە نێو شەقامی عێراقیدا ڕەت دەکرێت. ئەگەر ڕێکەوتنەکە بۆ یارمەتیدانی عێراق و وەدەرنانی تێرۆریستان و بە گشتداچوونەوەی داعشەکان بێت، ئەوە دەبێت یاسا و ڕێسا هەبێت و ڕێکەوتن لەسەری لەگەڵ نەتەوەی گرتوەکان و وڵاتی گرتوەکانی ئەمریکادا هەبێت. ئێمە وەک هاوڵاتیانی عێراقی و کۆمەڵگەی سیڤیلی و حەشدی مەدەنی دەستێوەردانی هەموو هێزێک لە نێو کاروباری عێراق ڕەت دەکەینەوە. فعلى الحكومة العراقية پێویستە لەسەر حکوومەتی عێراقی و لەسەر بەڕێز مقتەدا سەدر و هەموو پارتە بەشەرەفەکان و پەرلەمانتاران و تەواوی حکوومەتی عێراقی هاتنی هێزی دەرەکی بۆ نێو عێراق بە هیچ جۆرێک قبول نەکەن. هێزە سیاسە شیعەکان ناڕەزایی خۆیان بۆ هاتنی هاوپەیمانی ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەردەبڕن و بە مەترسی وەسف دەکەن. العراقيين لا يمكن أن يقبلوا بدخول أي قوات. عراقیەکان هاتنی هێزی بیانی 100% ڕەت دەکەنەوە، جا تورکی بێتیان ئەمریکایی یان عەرەبی. ئەگەر ئەمریکا بەرەو ئەو ئاڕاستەیە هەنگاو بنێت، ئەوە بە هزری من ئەم کارە خۆکوژیە و کەوتنە نێو گێژاوەوەیە. لایەنی سونی لە عێراق بەردەوام ڕادەگەینێت کە لەلایەنی هێزی شیعەوە فرامۆش کراون، بۆیە هاتنی هاوپەیمانی ئیسلامی و هێزی ئەمریکا بۆ عێراق بەڕزگارکردنی خۆیان لە قەڵەم دەدەن. ئەگەر ئەمریکا گەرەکێتی بگەڕێتەوە بۆ بەرگریکردن لە خاکی عێراق و بەشداریکردنی لە بنیادنانەوەی عێراقدا، جا ئەگەر هاتنەکەی بۆ ئەو مەبەستە بێت، ئەوە ڕاو بڕیارێکی زۆر دروستە. شیعە دژی هاتنی هێزەکانی هاوپەیمانی ئیسلامی و ویلایەتە یەکگرتووەکانە. سونە دەستخۆشی خۆی بۆ هاتنی ئەم هێزە ڕادەگەینێ و بۆ لە ناوبردننی ناو بەدەوڵەتی عێراق و شامی ئیسلامی و جیاوازی بیرروڕایی مەزهبی شیعە و سونە لەم بوارەدا عێراق لەژێر هەڕەشەی مەترسی داعشدا دەژێ. سڵاو بامەڕنی دەنجی ئەمریکا، بەغدا.